سڵاو ڕێز بینەرانی خۆشەویست، من هادی مستەفەیم، مامۆستای قوتابخانە و هەروەها یەکێک لە ئەندامانی کۆڕی ئەستێرەناسی شاریبۆکان کە لە ساڵی 89 لەم کۆڕەدا هەر ئەندام بووم و کاری مامۆستایەتی و وانەکوتنەوەی بەشی ئەستێرەناسیم لە ئەستۆ بوو. بۆ یەکەم جار کۆڕ و کۆبوونەوەی ئەنجومەنی ئەستێرەناسی شاریبۆکان لە ساڵی 88 واتە 15 ساڵ لەوەبەر دەستی پێکرد و ڕوانینێکمان بوو لە ئاستێکی گەورە بۆ خەڵکی شاریبۆکان بۆ یەکەم جار ئەو دەرفەتیان پێ بەخشتێکە لە نێو چاویلکەی تەلەسکۆپەوە لە جوانیەکانی ئاسمانی شەو بڕوانە. مێژووی زانستی ئەستێرەناسی لە کوردستاندا لە کتێبەکاندا ڕەنگە زۆر باز نەکرابێ، بەڵام نزیکترین کەس بە سەردەمی ئێستای ئێمە عارفی بەنێوبانگ مامۆستا مەردووخی شاریستنە بووە کە کەسێک بووە کە نووسین و کتێبی بووە لە بیرکاریدا و تەنانەت لە ئەستێرەناسیشدا. بۆ نمونە ڕۆژمێرێک ساز دەکات کە تاکو ئێستاش ئەم ڕۆژمێرە بۆ ڕوانین لە مانگ هەر بە ڕێکوپێکی بەکاردێ. ئایا لە سەردەمی نوێدا ئەستێرەناسی لە کوردستاندا بەو شێوەیە کە دەبێت بەڕێوە دەچێت وەک وڵاتانی پێشکەوتوو کە گەلێک ئامێری پێشکەوتوو ڕوانگەیان بۆی هەیە، بەداخەوە لە کوردستانی ئێمە بەو شێوەیە زانستی ئەستێرەناسی لە نێو خەڵکدا ڕەنگە نەناسرابێ و بڵاو نەبوو بێتەوە، بەڵام کەسانێک هەن کە خۆبەخشانە لەم ساڵانەدا بۆ خۆیان هەولیان داوە ئەم زانستە فێر بوون و تەنانەت هەولیشیان داوە ئەم زانستە بێنن نێو خەڵکەوە، لەبەرەوەش ئەنجومەنەکانیان ساز کردووە و داوایان لە خەڵک کردووە کە بێنتیدا بەشدار بن. لە هەموو دنیا بۆ سازکردنی ڕوانگەکان، یعنی و شوێنانەی کە تەلەسکۆپە گەورەکانی لێیە، بە شوێن جێگای بەرز دەگەڕێن و کەشوهەوایەکی خۆش و ساماڵ کە ئاسمانێکی سا و ساماڵی هەبێ بتوان ئەستێرەکان بە جوانی ببینن. خۆشبەختانە ئەم کەشوهەوایە و ئەم چیا بەرزانە لە کوردستان هەیە کە بەداخەوە شوێنێکی وا دیاری نەکراوە بۆ ئێمە یا بۆ ئەستێرەناسەکان، یان ئەوەی کە بوشە لە نێو چووە. بۆ نمونە لە ساڵەکانی هەشتای زاینیدا، پێش هەشتای زاینی، ڕوانگەیەکی گەورە لەسەر چیای کۆڕەک دەبێت کە ئەم ڕوانگەیە تەلەسکۆپە سەرەکیەکەیان تەلەسکۆپێکە بە ئاوێنەیەک بە تیرەی 3 متر و 80 سانت کە لە دنیادا نمونە بووە، بەڵام لە شەڕی نێوان ئێران و عێراقدا ئەم ڕوانگەیە لە نێو دەچێت. تەنانەت رادیۆ تەلەسکۆپێکشی بووە کە تیرەی رادیۆ تەلەسکۆپەکەش 24 متر بووە. ئەگەر ئەمە مابایە، یا دوای ئەوەی کە باشوور دەسەڵاتی کەوتە دەست کاری لەسەر کردبایە، ڕەنگە زۆر ئەستێرەناسی لە کوردستاندا زیاتر پێشکەوت بایە. لەم ساڵانەدا کە کۆڕ و کۆبوونەوەکان و ئەنجومەنەکانی ئەستێرەناسی لە شارانی کوردستاندا سازکراون، شکر وردە وردە خەڵکیش ڕووی کردوتە ئەم زانستە. ئێمە ئەگەر بین مێژووی زانست لە ئەوروپا و وڵاتانی پێشکەوتوو بخوێنینەوە یان چاوی لێ بکەین، دەبینین هەموو کات ئەو کەسانەی سەرمایەدار بوون لەو کۆمەڵگەیانەدا پشتگیریان لەو کەسانە کردو کە بە شوێن زانست کەوتون، کە بەداخەوە لە شارەکانی ئێمە وان نییە. چونکە ئێستا خەڵک زیاتر ڕویان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لاپەڕەگشتیەکانە وەکو ئینستاگرام و یوتیوب. ئەمنیش بۆ ماوەی نزیک ساڵێکە لەسەر یوتیوب و لەسەر ئینستاگرام لاپەڕێکم کردوتەوە بە نێوی گومبەزی پڕاستێرە و بە نێوی ئینگلیسیەکەی ستاریسفێر. هەولمدا کە لەوێشەوە لەو ڕێگایشەوە بتوانم ئەم زانستە بێنمە نێو خەڵک و زیاتر فێری خەڵکی.